هەموو ساڵێک لە وەرزی زستاندا قەیرانی سوتەمەنی و بەرزبوونەوەی نرخەکەی یەکێکە لە خەما گەورەکانی هاوڵاتیانی هەرێمی کوردستان. نەبوونی پلان و گەندەڵی بەرپرسان لە ئیدارەدانی هەرێم هێندەی دیکە ئەرچی سەرشانی خەڵکی کوردستانی قوڕستر کردووە. ئەگەرچی دەڤەری سۆران ناوچەیەکی ساردا، بەڵام تاوەکو ئێستا حکوومەت نەوتی بەسەر هاوڵاتیان و ناوەندەکانی خوێندندا دابەش نەکردووە. ئەمەش نیگەرانی هاوڵاتیانی لێکەوتۆتەوە. بەحکمی ئەوەی ناوچەکانی سۆران کە خۆی لە هەر چوار قەزا دەبێن تۆ چۆمان و ڕوانزمێرگە سۆر ناوچەیەکی شاخاویە بە حکمی ئەوەی دەبێ حکوومەت ساڵانە 2 بۆ 3 بەرمیل نەوت بەو شوێنانە بدات لەگەڵ شوێنەکانی تر جیایە لە بە حکمی ئەوەی ناوچەکە شاخاویە. دەبا ئێستا بەڕێبەری پەروەردەی سۆران لێرە بە من لە بەڕێبەری پەروەردەی سۆران دەپرسم خۆی ئێستا لەبەر سبریت دانیشتووە ئەی چی لەو قوتابخانەیان دەکرد کە ئێستا هیچ بڕەنەوتێکی لێ نییە و لە هەندێک قوتابخانە پارە لە قوتابی باوچ قوتابی وەرگیراوە بۆ دابینکردنی نەوت. وڵاتێکە ژێرزەمینەکەی هەموو نەوتە کەچی یەک بەرمیل نەوت بەڕەوا نابینێ بۆ هەڵشوێنانی بۆیە ئێمە بەردەوام دەبین لە فشارەکانمان ئەگەر حکومەت وەڵامان نەداتەوە لە ڕۆژانی داهاتوودا. کوا بەشە نەوتی قوتابخانەکان چێ بردوویەتی بەتاڵان؟ ئەمە یەکێک بوو لە دروشمی ئەو کەسانەی ناڕازین لە دابین نەکردنی سوتەمەنی. بامەبەستی فشار دروستکردن بۆ سەر حکوومەت ڕێکخراوەکانی کۆمەڵگەی مەدەنی لە سۆران گەربوونەوەیەکی ناڕەزاییان ئەنجامدا و داوا دەکەن زوو چارەسەری پێدانی نەوت بە هاوڵاتیانی سۆران بکەن. دوا بە دوای هاتنی وەرزی سەرما و سۆڵە و نزیک بوونەوەی وەرزی زستان، بەڵام تاکو ئێستا حکوومەتی هەرێمی کوردستان نەیتوانیوە نەوتی پێویست بۆ قوتابخانە و پەیمانگا و زانکۆکانی هەرێمی کوردستان دابین بکات. ئەمە دەرخەری ئەو ڕاستیەیە کە تاکو ئێستا حکوومەتی هەرێم لە ئازداخوازی و خەمی خەڵک نەبووە و نەیتوانیوە وەک پێویست خزمەت بە ڕۆڵەکانی خۆی بکات. کوڕەهەژار و پێشمەرگەکان هاوشێوەی خێزانەکانیان لە سەرما و سۆڵە و دادەنیشتن و کوڕە بەرپرس و سەرمایەدارەکانیش لە قوتابخانە ئەهلیەکان لەو پەڕی خۆشی و ڕەفاهیەت درێژە بە خوێندن ئەدەن. بەشێک لە قوتابخانەکانی سۆران بۆ دابینکردنی نەوت پاریان لە قوتابیان وەرگرتووە. بەپێی وتەی بەرپرسی ڕاگەیاندنی پەروەردەی سۆران هەر قوتابخانەیەکەم کارە بکات پێچەوانەی ڕێنماییەکانە و نابێت هیچ قوتابخانەیەک داوای پارە لە قوتابیان بکات. معلوماتمان هەیە لە سەروی ئەوەشەوە کە قوتابخانە هەیە ئەوێن بە ناساری پارە لە قوتابیان وەرگری یا پێم وایە وەریش گرە لە هەندێک لە قوتابخانەکان ئەو جاوە شتێکی پێم وایە ڕێک نییە شتێکی نامۆیە ناشرینە. دەنگۆ ئەو هەیە گوایە لە قوتابخانەکان پارە وەرگیراوە بۆ کڕینی نەوت لە قوتابیان. بەڕاستی ئەو هەواڵە ئەگەر ڕاستیش بێت ئێمە بەپێی تعلیماتی وەزارەت نەک بۆ نەوت بەڵکو بۆ هەر پێداویستێکی ناو قوتابخانە هیچ مامۆستایەک هیچ بەڕێوەبەرێک بۆی نییە پارە لە قوتابیان وەربگرێ و داوا پارە بکەم. زستانی دەڤەری سۆران جیاواز لە شوێنەکانی تر پێش دەکەوێت و لە ئێستادا لە ناوچە کوێستانیەکانی باڵەکایەتی بەفرباریوە و ئەم ناوچانە زیاتر پێویستیان بە دابینکردنی نەوت هەیە. بۆیە ئەرچی حکوومەتە بە زوویی بەدەم داواکاری ناوچەکەوە بێت و خزمەتگوزاریەکانیان بۆ دابین بکات. ئازادۆمەراوەی کەناڵی ئاسمانی پەیام، قەزای سۆران.